گومانی تێدا نییە کە هیچ ڕێگەیەکی ئاسان نییە بۆ قوبوڵکردنی دەرکردنت لە کارەکەت، تەنانەت ئەگەر بزانیت بڕیارەکە ڕەوایە. مامەڵەکردن لەگەڵ دەرکردندا دەتوانێت ئەزموونێکی قورس و چالاک بێت، بەڵام زۆرشت هەیە کە دەتوانیت بیکەیت بۆ ئەوەی یارمەتی خۆت بدەیت بۆ ڕوبەڕووبوونەوە و هەنگاونان بەرەو پێشەوە. ئاساییە دوای دەرکردنت هەست بە کۆمەڵێک هەست بکەیت، لەوانە شۆک، تووڕەیی، خەموو و نائومێدی، بە تایبەتی ئەگەر ماوەیەکی زۆر لەو شوێنە کارت کرد بێت. ڕێگا بە خۆت بدا هەست بەم هەستانە بکەیت و بە شێوەیەکی تەندروست مامەڵەیان لەگەڵ بکەیت. بێگومان مامەڵەکردن لەگەڵ چینایەتی لە ڕووی دەرونی و جەستەییەوە تاقەت بڕووکێنە، بۆیە گرنگە لە ڕووی جەستەی و دەرونیەوە ئاگاداری خۆت بیت. دڵنیا بە لەوەی کە بەشی پێویست دەخەویت و وەرزش دەکەیت و خۆراکی دروست دەخۆیت. کاتێک بڕیاری دەرکردنت دێت، سەرەتا دەبێت لە هۆکارەکانی ئەو دەرکردنا تێبگەیت. بژاردەکانت بەباشی هەڵسەنگێنە، چونکە دڵتەنگی یان تووڕەیی هیچت بۆ ناکات. بۆیە پێویستە بیت لە هەنگاوی داهاتوو بکەیتەوە. جا ئەوە مانای گەڕان بە دوێ کارێکی نوێدا بێت یان دەستپێکردنی کارێکی تایبەت بە خۆت. کاتێک بۆ هەڵسەنگاندنی خاڵە بەهێز و لاوازەکانت تەرخان بکە و بۆ دەرفەتی نوێ بگەڕێ کە لەگەڵ ئامانجەکانی پیشەکەتدا بگونجێت. دوای ئەوەی وزەت وەرگرتەوە، دەست بکە بە گەڕان بە دوێ کارێکی نوێدا و پەیوەندی لەگەڵ خەڵکدا بکە و ئاگاداریان بکەرەوە کە بە دوای دەرفەتی نوێدا دەگەڕێیت. دەرکردن لە کارەکەت مەرج نییە بۆ مانایە بێت کە تۆ کارمەندێکی خراپیت. لەبیرت بێت دەرکردنت دەتوانێت پاشەکشەیەک بێت، بەڵام پێناسی تۆ پیشەکەت ناکات. بەگرتنەبەری هەنگاوی چالاکانە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەزموونەکە و هەنگاونان بەرەو پێشەوە دەتوانیت لە جاران بەهێزتر و خۆڕاگرتر بیت.